عائلەی پیاوەکەم بەتەمانە ئینشاءالله ئەو ساڵ لە مانگی ڕەمەزان عومرە بکەن. عائلەی پیاوەکەت یعنی غەزورانت؟ بەڵێ. باشە مەڵێ عائلەی بەڵێ بڵێ ماڵی خەزورانم. ئافرین ئاوا بڵێ ماڵی مامەم بڵێ ماڵی خەزورانم مامەی خۆشەویستم ئەو ساڵ بەتەمان ئینشاءالله عومرەی بکەن. ئەوجا دشەکەم من بۆ خۆم لە سەیدەلیە ئیش دەکەم. دشەکەم داوای لێکردیمە حەبی لە بۆ بەم ئەو حەبانە کە ڕێگری دەکەن لە دەورەی شەهری. چونکە دەیەوێ ئەو یعنی بە کاملی مانگی ڕەمەزان لەوێ بن ئینشاءالله. دەیگو نامەوێت لەوێ تووشی شەهرەی دەوری ببم. ئەو جایزەیانە شتەکەمە بێ ڕاوێش بە نەخۆش دکتۆرێکی ئافرەتان بکات کە پسپۆڕی ئەو بوارە بێت نەک هۆکار ئەم حەپە بێتە هۆکاری ئەوەی کەوا دەورەی ئەم ئافرەتە تێک بچێت یان تووشی نەخۆشیەکی بکات. بۆ خۆی مامۆستای بەڕێز ئەو حەبە حتا تەنزیماتی هەموو جسمیشی دەکا هیچ کێشەیەکی نییە هیچ زیانیشی نییە بەس وەکو حرامیەکە یعنی دەبێ یعنی وەکو حرامێت حرام نییە یعنی جایزە. بەڵێ جائیزە بەس لە کاتێکا جائیز نییە ئەگەر زەرەر بە تەندروستی ئەو ئافرەتە بگەێنێ بۆیە باشترین ئەوەیە سەردانێکی دکتۆر بکات لەژێر ڕێنمایی دکتۆرە ئەو حەپە بەکاربێنێت. زۆر باشە بۆ خۆی ئەگەر عومرەش نەبی یعنی لێرەش جایزە کەسێکە لە مانگی ڕەمەزانە ڕێگری بکە یعنی دەیەوێ هەموو ڕۆژەکە بە ڕۆژی بێ. سەرکە خوشکەکەم ئەمە یعنی ئافرەت بۆچی ئەمە بەکاربێنێت لەبەر ئەوەی مانگی ڕەمەزان هەمووی بە ڕۆژوو بێ دەی خوای پەروەردگار ئەم تەکلیفەی نەداوەتە سەرشان تا تۆ ئەمە لە خۆت بکەیت بۆ نە 7 ڕۆژە 8 ڕۆژە 6 ڕۆژە خوای گەورە وەکو ئیسراحەتی بە تۆ دات. باشە ئیسراحەتی بە تۆ دات پاشان ئەو حەپە یەقینت هەبێ ئەگەر زیانی نەبێ قانجازیەوە. بەڵێ کە خوای پەروەردگار بەو شێوازە تەنزیمی جسمی ئێوەی کردووە ڕازی بن بەوە. بەڵام ئەگەر کەسێک بچێتە عومرە کامل لێ بمێنێتەوە ئەوە بەرحاڵی ضرورە بەڵام ئافرەت بۆ مانگی ڕەمەزان لە ماڵی خۆیان بێ ضرور نییە بیخوات باش نییە لەبەرەوە خوای گەورە ئەو تەکلیفەی لەسەر شانت دانەناوە و بەڵکو وەکو ئیسراحەتێک بە تۆی ئەدات ئەو 6 ڕۆژە هەم تەقوی جسمت زیا ئەکات هەم چۆن بڵێ وەکو تەکلیفێکیش لەسەر شانت لاچێت دوای ڕەمەزان ئەیگریتەوە.